إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم تقبل منا أقوالنا وأعمالنا وقنا شر أنفسنا والشيطان، وتوفنا وأنت راض عنا وأعنا واغفر لنا وارحمنا، وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. برياني بريز قشكاني بريز إيشنا تفسير آية ششلة سورة الحجرات كأم سورة سورة أخلاق وآداب خوي پروردگار إيوه مسلمانان لسر أو أخلاق برزاني قرآن پروردبك بويا خوي پروردگار فرميت يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. أمش أدبك ترك خوي پروردگار إيوه أهلي هوش وعقل أهلي التزام خوي بي جوان كبم أدب وبكاري بهن إيش أوه كاتك كفاسقك دي خبريك هنا إن جاءكم فاسق بنبأ هر خبري بنكيره هنا ودي هر خبريك هنا فتبين بيشوي حكم دن بيشوي إيشي بيبكن بيشوي لسر أساسي أو خبره هرسو كوزو تعامل وتصرف كان لقل أو كسيكا علاقي لقل أو خبره هيا بيشوي أو خبره تأثير تان ليبكا حكمك قرارك إيش وكارك تان بودروسكا تبين بكن فتثبتوا لقراءتك ترى تثبت كان فلما كان التأكيد كانوا زان أو خبر راستي عن راسني أجر بلقو دلائل كان قرائن ودلائل بلقى كان لسر أبوك راستك أو كاتا برأي بيكيتي ويشي بيكي أجر بلقى كان لسر أبوك راسناك أو دروك أو إيشي بيناكي ولا يقري. أما زانان فرمويانا خوي برغاف مد أجر فاسقك خبريكي هنا أجر إنسانك صادق خبري هنا فاسق نبو صادق بو زانان فرمو أما بلقي لسروي دليل على أن خبر الصادق مقبول يكيك الصادق خبرك ورقيره يكيك كاذب دروزنا معروفة بدرو خبرك رد كريتوا بلان فاسقك دي ك لفاسقك تو واستاوي فاسق خلقك هندي تواني كبيرة هي هندي الصغيرة بردوامة هندي خلافي مروئيه هي يعني هندي التصرفات وحسوكوتي هي ك بيش مروءة خوي بناسكي تشيا بناسكي ويا ك أنجام داني ترك خوي مروءة بناسكي ويا أنجام داني همشتك كجوان تكاو برز كاتو ترك الدين همشتك كناشين تكاو بشكينه يعني عمل كل ما يرفعك ويزينك وترك كل ما يشينك يسقطك. شخصك كمروني نقصان به مروئي يعني جنادا بوشتاني لاوكم القاو خلقوا قركم لا جنادا بوشتاني كبيش كبيسو كبي عندك كسي زور تصرفات وجلو برقو وزع حركات وشوازك خلصوا كوتكالني وخلقها بيدا بزي فاسق ويك نقصه هي لا مروئي كما مروئي بريندار بوا يان تواني كبيره هي يان صغيرة كان بردوامة أجر شخصيك أواهات مسلمانك صادق راسي مستقيمات قصي ورقي شخصك كاذب ورون واشكال قصيرة ذكر أم شخصي تركه لولا شو هنكمل شاكيكي ولا دين در نشوا أو نبي فاسق لحمو لدين در شو به لدين در نشوا خبرك هندت نص صادق يكرون ورقي أنا كاذب يكرون رد كريته أما أوكات أو سيد زان خبرك ببلقو علاماته دلائله أو أنا خبرك راسته يم راسني إيك لو تشوف سياربك بڵێ باشە استفادی خبری ئەم کابرا چییە؟ استفادەکەی ئەوەیە کە ئەم خبرێکی هێناوە بوو وجودی خبرەکەی ئەم کە خبرێکی گەیاند و وای لە من و تۆ وای لە مجتەمع و کۆمەلگاکە کردووە و خەڵکانە کردووە کە معنین بەو خبرە بجوڵێن بزان ڕاستە و احتیمالە خبرەکەیش ڕاست بێ بەڵگەکان لەسەرەوە کە ڕاست بوو وەریەگری بەڵگەکان لەسەرەوە کە دروی ڕادێکرێتەوە پاشان کاڵێن خبری ڕاصادق وەرەگیرێ إن جاءكم فاسق بنبأ يعني إن جاءكم صادق بنبأ وكانت مقبولة خبري صادق ورقيري أي مش تفصيلي تاعي بونمونا خبري وهي شتي لسترته به كبرايا خبري كيني يجي فرانك زيناي كردوا كبرايا كي صادق إشاء الله بيني ما فرانك زيناي كردوا أيام خبري ورقيري نا أصلا هشتا جلدش اللي أدري شو بيك نفرنا بشاي يك شايت ورنا جيري با صادق يجبه با صادق يجبه دون فرده هردو كان صادق لنا وكم والقاو لا يخلقوا معنا معروف من دروناكن دون فردين
شایەتەکان وەرناگیرێت چونکە بۆ زیناکردن ئەبێت 4 شایەت هەبێ سێش دێ هەوەری ناگرن ئەبێت 4 بێ بۆیە خەبەری ئەمە تەفسیلێکی تایە کە خەبەری صادق ئینسانی ڕاستگۆ وەرەگیرێ بەڵام تەفاسیلی تایە بۆ زینا پێویستە 4 صادق بن عملەکەیشیان بینی بێ ئەنجا یەکێک دێ شخصێک دێت وەکو هەندێک لە زانایان فەرمویانە پیاوێکی دەوڵەمەنە تووشی ئەوە مصیبەتێک هاتووە فەقیر کەوتووە ئێستا پێویستی بە سەدەق و زەکاتوانەیە دێژم فەقیر کەوتون پێویستم بە سەدەقەیە فەرمودەکان ئاماژاکەن بۆەوەی کە ئەگەر 3 شایەتی هەبێ لە ئەهلی عەقڵ و یعنی هۆشیاریوانە 3 شایەتی صادقی هەبێ 2 شایەتیش نە 1 شایەت نە 3 شایەتی هەبێ ئەم کابرای دەوڵەمانە ڕاستە تووشی فەقیری هاتووە نەکسەیەکی بەسەر هاتووە لە ڕووی مادی و ئەوانەوە ئەگەر دزی کردی بە 1 شایەتی صادق دزیەکەی لەسەر ثابت نابێ 2 شایەتی ئەوێ ئەگەر مانگی ڕەمەزان وڵی خۆرم مانگم بینی من 1 نەفەری صادق و عادل شتێکی لێ وەرەگیری کەواتە تەفسیلێکی تایە ئەوەی خەبەری صادق ئەفەرمێ إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين طبعا ما ضرورة رشاويكو أم حديثة أم آية ضرورة بقوري خوي تماشاكري وإيشي ببكري شو يسار هيك لمشكلة قوركاني إيما لنيو هيك لمشكلة قوركاني إيما أو هيك لفيسبوك ولا تورك ومرايته كان كابرا خبرك بلا وكاتو دایان و سەدان کەس بڵاویەکەنەوە و گرنگی پێدا نەشریەکەن تاوەکو زۆرترین خەڵکی بینێ بەبێەوەی تاکید بکەمە خەبەرێکە فەیسبووکێک کابراایەکە زۆرجار ناناسرێت بیشی ناسی ناناسی ئەمە عادلە فاسقە صادقە کاذبە ئەمە زۆر خەتەرە چونکە پێیان سەفرمێن من قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله ردغة الخبال حتى يخرج مما قال فەرمووی هەر کەسێ لە مسلمانێک من قال في مؤمن سەبارەت بە مسلمانێک شتێ بڵێ ئەو شتەی تیانە بێ خوای پەروەردگاری خاتە کوێ ئەسکەنەه الله و ڕەدغەتە الخەبال ڕەدغەی خەبال چییە عقوبەی ئەم کابرا چییە ڕەدغەی خەبال خوێن و چڵک و پیسی و ژەنگی ئەو کافرانە هەیە کە ئەهلی جەهەنەم ئاوێ درێتی عقوبەکە زۆر گەورەیە حتى يخرج مما قال بۆیە ضرورە ئینسان ئەگەر هەڵەیەکی وایش کرد بۆ ئەوەی کە ڕزگاری خۆی ڕزگارکالەوە ئەبێ پەشیمان بێت تۆ ئیعلانی کە لە چۆناوە لە شوێنێکی گشتی باسیەکە ئیعتیدار بێنە تۆ بڵێ من هەڵم کردووە بڵێ بۆ ئەوەی کە تەوبەکەی تەوبەیەک بێ کە شایستەی وەرگرتن بێ ینی چونکە تۆ لە شتێکی لە شوێنێکی زۆر فراوانە شتێک نەشرەکەی دوای بەچپێک و بە کابراڵی گردن مازاکە خەبەرەکە شەڕڕوا بەبێ ئەوەی لە دوایەوە شتێک بڵێ کە من کاکە نەم پێکا غەڵەتم کرد ئەوە بۆیە ئەمە یەکێک لەو موسیبەتانەیەکی ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە فێسبوک لێرا لەوێ ئەو زۆرجار ئاگامان لە خۆمان نییە شتیانێک بڵاوەکەینەوە کە ئەوێتە مایی زەرەرێک لە مسلمانێک جاروایە تۆ شەرەفی ئافرەتی مسلمان لە کەدارەکەی جاروا هەیە تۆ عالمێک ناشرینەکەی جاروایە بانخوازێک لە کەدارەکەی تەمە موسیبەتێکی زۆر گەورەیە کە تۆ بۆ شخصی وا هەیە لە ناو کۆمەلگایەکە بانخوازێکە عالمێکە داعیەکە لە نێو قسە بۆ خەڵکەکات خەڵک بانکە بۆ عیبادەت بۆ خواپەرستی بۆ نوێژ بۆ ئیسلامەتی خەڵکێک زۆر ئیسفادەی لێکە تۆ دێ لە فەیسبوک لەم ناولا شتێک لەسەر شخصیەت و کەسایەتی و ئەمانەی باس ئەەکەی بەبێەوەی تاکید لە شوێنی بیسوزە باسیەکەی ئەم خەڵکانێک هەن لە ڕێگەی ئەمەوە داخلی ئیسلام بوون تۆ ئەبیتە مایی ئەوەی کە ئەم خەڵکانە لەو ڕێگەی خوای پەروەردگارەوە کە لە ڕێگەی ئەم داعی و عالم و مامۆستایەوە هاتوون تۆ ڕێگەیان لێگری لە بەرەو خواچوونیان چونکە بۆیە ابن قەیمە فەرمێت ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لێ بێ ئەوانەی کە ئاواکەنەوە سەد عن سەبیللایان کردووە ڕێگەیان گرتووە بۆ یەکە خەر بە ڕێگەی خوای پەروەردگارا بچێ بۆیە بێ ئاگئینسان ئاگای لە خۆی بێ ئینسانە بێ ئاگای لە خۆی بێ کە چی ئەڵێ و جاروە هەیە تۆ کەسایەتی شخصێک لە کەدارەکەی بۆیە بێ زۆر ئاگامان لە زبانمان بێ چونکە ئەکثر خطايا ابن آدم من لسانه زۆربەی تاوانی بني آدم وەکو پێغەمبەر لە لیسانەتی ومن صمت نجا هەر کەسێک لە حرام و لە قسەی زیاد و ئەمان خۆی بپارێزی ڕزگاری بووە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا با خير بڵێ یان بێدەنگ بێ بۆیە زانیان فەرمویانە هەموو ئەعضاکانی بەدەنی ئینسان هەر 5 حکمەکەی هەیە
هەندێک شتەیە مەسەلەن بە چاوێکی حەڵاڵە، هەندێک شتەیە بە چاوێکی واجبە، هەندێک شتەیە بە چاوێکی حرامە، هەندێک شتەیە مباحە، هەندێک شتەیە مەکروهە. ئەڵێ بەڵام زبان هەندێک لە زانایان فەرموویانە مباحی نییە، لای کەمەکەی تووشی مەکروهێ بێ، شتێک کە زیادە نە بۆ دینت باشە، نە بۆ دین ئیسفادە لێ، نە بۆ دین نەفعی هەیە، سوودی هەیە، نە بۆ دنیات، نە بۆ دین و نە بۆ دنیا، شتێکی زیادە ئەڵێ تەرکی کە، چونکە پیامبەر فەرمێتی من کان یؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا، با خێر بڵێ لە دوای خێر وتن، چەند خێری دینت بیان دنیا، لە دوای ئەگە خێر نەبوو ئەو لیەصمت بێدەنگ بە، شتی زیادی تێکەڵ مەکە. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة. ئەگەر تەبەین و تەثەبوت و تەکید نەکەیت تۆ خەڵکانێک لەوە چێ بە نەفامی و بە جەهالەت و خەڵکانێک تووشی موسیبەتێ بکەن تصيبوا قوما بجهالة، دواییش کە بۆ دەرەکەی وانە فتصبحوا على ما فعلتم نادمين، پەشیمان بنەوە، دوایی پەشیمان بنەوە لەسەرە. بۆیە ئەمە هەندێک زانایان فەرموون گەڕنەوە کە دەرەجەی سەحەتەکەی نازانم شخصێک کە هەناردویانە بۆ لای قەومێک کە زەکاتی غەن لێوەرەگری قەومەکە هاتوونەتە پێشوازی، ئەو ترسا و گەڕاوەتە دواوەتی کاکە هاتوون بمکوژن کە خالی کوڕ وەرید ئەنێرێت بۆ ئەوەی کە ئەو خەڵکە بزان ئایا واقعاً مرتد بوونەتە لەسەر قسەی ئەم شەخصە هاتوونە بیکوژن و ڕەدی زەکاتی داوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خالد کە خەڵکارێک ئەنێرێتە ناو قەوم و قەبیلە و ئەو خەڵکە بینێ نوێژ و تاعات و بانگ و هەموو شتێکیان هەیە، دوای بۆیان دەرەکە ئەم کابرا کە خەبەرەکەی هێناوە ئەوان هاتوونە پێشوازی بکەن و زەکاتەکان بنێرن و استقبالی بکەن ئەم بە غەڵەت حاڵی بووە، تەکیدیان نەکردایە. ئەگەر تەکیدیان نەکردایە کە ئەو ڕوایەتەکە هاتووە وەکوتم دەرەجەی سەحەتەکەی نازانم ئەو ڕوایەتێک کە هاتووە پیامبەر صلی الله علیه و سلم داوای کردووە لە خالی کوڕ تەکید و تەثەبوت بکە، کە تەکیدی کردووە بۆی دەرکەوتووە کە ئەو شتە وانە. ئەگەر تەکید و تەثەبوت نەکرێ و کاتە خوێنە ڕژرا و ماڵی خەڵک ئەبرا و کەواتە زۆر جار تەکید نەکردن ئەوێتە موسیبەتێکە، بۆیە موسیبەتێکی گەورە لە ڕوحە لە ئیتیهامکردنی خەڵکە و نەدەم و پەشیمانوێن لە دوای. بۆیە زۆر لە ئاثارەکان هاتووە التأني من الله، لە سەرخۆبوون و تەکیدکردن لە شتا مەلەی خۆی پەروەردگارە، والعجلة من الشيطان، پەلەکردنیش لە قەرارە لە قسەیە لەوە زۆر جار ئەوە لە شەیطان و ئینسان تووشی هەڵا بێتایە. ئەمەشێکی لەو ئەدەبە گەورانەیە کە ئینسان ئەبێت کار و قسە و ڕفتارێک بکات دوای پەشیمان بوونێ بەدواوە نەبێ و تاکید بکات. ئەنجا خۆی پەروەردگار فەرمووی واعلموا أن فيكم رسول الله، ئەوەش بزان ئێوە لە نێوتانە پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم. ئەمەش نعمەتێکی زۆر گەورەیە کە ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو خەڵکێک بووە، لە نزیکەوە بینیوانە شوێنی کەوتون بە ڕەحمی بە عیلمی بە گەورەی خۆی و ڕەحمی گەورەی خوای پەروەردگاریشە. خوای پەروەردگار ئەم سونەتی پێغەمبەری خوای بۆ ئومەت پاراستووە. ئێمە ڕەحمی گەورەی خوای پەروەردگارە لەسەرمان کە سونەتەکەی لە نێومان باقیە، بۆ هەر شتێک بگەڕێتەوە ئیلا دەلیلێک بە سەدان و هەزار حەدیث هەیە، ئیلا وەکو لە هیچ قەزەیەکمان نییە، هیچ قەزەیەکی تازە لە هیچ سەردەمێکە، بەم سەردەمەی خۆشمانەوە بۆ سەردەمانی دوای خۆشماندە هیچ قەزەیەکی تازە دروست نابێ ئیلا وەکو ئاەتێک حەدیثێک یان بە قیاسی گەڕانەوە بەلای ئاەت و حەدیثێک ئیلا وەکو ئاماژەی تایە. سەدان و هەزارە قەزایەی تازە هەیە ئێستا، هەموو عالمانی کە بە عالمی منهەجی صحیح و سەلەفی ئەم ئومەتە و فەهمی صحیح ناسراون لە عالەمی ئیسلامی ئیلا وەکو فتوایان هەیە لەسەری، یعنی ئەوانەی کە ئەگەڕێنەوە بۆ لای قورئان و سونەت بە فەهمی سەحابە و سەلەفی ئەم ئومەتە ئیلا وەکو فتوایان هەیە، فتوای ڕوون و ئاشکرایان هەیە، وەکو وایە حەد لە سەبارەتە ئەو قەزیە دابەزی بێ. کەواتە نعمەتێکی گەورەیە کە خوای پەروەردگار سونەتی خۆی پاراست، سونەتی پێغەمبەرەکەی پاراستووە لە نێومان وەکو چۆن قورئانەکەی پاراستووە. واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر، أم بيغمبر بزاني بيغمبرتان لنيوايا أجر إطاعي أوي بكردايا دا لزور لواني كيوا في كثير من الأمر لواني كيوا دعوتان كل إيوا مطلبتان بو إيوا مقصدتان بو لعنيتم خوتان توشي مشقون راحتي أبون. بلان بيغمبري خوا صلى الله عليه وسلم زور جار بجوري أوي إيوا داوي كنا نيكرد بجوري أوي ك وحي ودا بزي بالرحم والشفقة وبزي خلق أنا كاتم لا بيغمبري خاص أصلا لا بيغمبري خا هذول لا خزانة كان بيغمبري خاص أصلا بسارع عبادتي تايبتي بيغمبري خو عن كردوا تماشى عن كردوا كان والله أو بيغمبري خوايا بقى مشتي بكين ك عمل ما كم باش تبكين ميت لما ولايك يوم تشوا تناخهم حمر الرجوع رجوناش كان من جنان أوش كم خبري بيان صلم جاشت بيان صلم بياني وتوا من أخو مهر إن شاء الله سم ڕۆژ ڕۆژ ناگرن مەسەلەن حەبڕ ڕۆژی پێ بە ڕۆژوو نەبووە
پیانزە بژێنیشی هێناوە هەر کەسێ پشت لە سنەتی ممکان لە من نییە یان عەبدوڵای کوڕی عەمری کوڕ عاص تێ بەلای پێغەمبەری خوا سەلەم ئەمێ ڕۆژوو بگرم پیان سەلەم ئەوە پێش چەند ڕۆژێکی پێڵێ دوای زیادێکە هەموو جارێک کە پیان سەلەم پێڵێ بۆ منە چەند ڕۆژێک ڕۆژوو بە أنا أطيق أفضل من ذلك لو باشتر توان بيوصل فرميتي أو نيتر بقرا مثلا اشتيجي تري بيوزتين أنا أطيق أفضل من ذلك تا آخري بيوصل بيها فرميت الرجو بقرا الرجو ما يقرا الرجو داود يعني صم يوما يفطر يوما فرمي يا رسول الله أنا أطيق أفضل من ذلك بيوصل فرمي لا أفضل من ذلك لو باشتر نية عبد الله يكون عمري كرعاز دواي کە پیانسە مفادێک چۆنا و ئەمرۆمانەوە خوتی خۆزگا ئەوەی پیانسەلم ڕخسەتەکەی پیانسەلم وەرگرتایە ئەوەی کە پێوتم کەواتە لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ئەگەر زۆر لەوانێکی ئێوەتانوێ بە شێوەی دڵی ئەوە بکات بە داوای ئەوە بکات تووشی مەشقە و ناڕەحەتی ئەبن بەڵام خوای پەروەردگار پێغەمبەری خوا سەڵەم بە گوێرەی ئەوە تەعاملەکە ئەو ڕفق و ڕەحم و بەزەیەیە تعاملتان لەگەڵاکە بە گوێرەی وەحی خوای پەروەردگار ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم خوي پروردگار دين و إيماني لدلتانا خوشويس كردو حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم لدلكان تانا جواني كردوه اگه تبینی بکن أم سورة زور باسی دلکات چونکە بڕاستید ئەگەر دین و ئیمان و ناسینی خوای پەروەردگار لەسەر حقەتی خۆی عەقیدەی ڕەسەن تەوحیدێکی جوان و گەورە فهمێکی صحیح لەسەر سەبارەت بەخوا و بە پێغەمبەری خوا بە قورئانی خوای پەروەردگار و بە سنەتی پێغەمبەری خوا بە دین شەرم لە خوای پەروەردگار ئەدەب لەگەڵ خوای پەروەردگارە ناسینی خوای پەروەردگار لەسەر حقیقەتی خۆی دڵسۆزی و ئیخلاص ئەمانە دڵ و دەروونە بچەسپێ یەقین لە دڵ و دەروونە بچەسپێ ژیانی ئینسان هەمووی ئەوێ بە تابعی ئەو دڵە چاوی زبانی قاچ و دەسی هەڵس و کەوتی تعاملی ئەخلاقی ڕفتاری چونکە ئەمانە هەمووی هەڵقوڵاوی ناخی ئینسانن دڵی ئینسانن كي جواني كردو لضلتانا إيمان الله ولكن الله حبب إليكم الإيمان خوشويسي كردو إيمان لضلتانا وزينه جواني كردو دلكانتان وكره إليكم الكفر والفسوق والعصيان كفر فسوق تاوانا قوركان وعصيان تاوانا غير قوركان أماني خواي پروردگار لضلي والناشرين كردو لا والناشريني كردو قيزوني كردو أولئك هم الراشدون أواني كخواي پروردگار لضلكان يعني إيماني جوان كردو خۆشەویستی کردووە و کوفر و تاوانی فسوق و تاوانی گەورە و عسیان و تاوانەکانی تر سەغائیری لە ناشرین کردوون ئەمانە ئەوانەی کە خوای پەروەردگار ئیمانی لا جوان کردوون کوفر و تاوان و مەعسیە لە ناشرین کردوون ئەوانە هم الراشدون راشد ئەو کەسەیە کە خوای پەروەردگار ئیستیقامەی هەیە لەسەر دینی خوای پەروەردگار بەهێزەوە خذوا ما آتيناكم بقوة کەلیمەی راشد أو عكس كيشي يعني كلمين راشد أو كسيكا كلمين راشد صلحت علومهم وأعمالهم هم علوم يعني هم علم يعني شياو راس ورسنة و بهيزوا لسرديني خواهي پروردگار استقامان ورقرتوا يعني شي بهيزوا بجدي قرتوا يعني دينيان بخاو خليشي نقرتوا دينيان با توانا بخواهي وكو خواهي پروردگار من خذوا ما آتيناكم بقوة فضلا من الله ونعمة أما فضل خواهي پروردگار چونکە تەماشاکە کێ خۆشەویستی کردووە ولكن الله حبب خواهی پەروەردگار ئەم خەیرەی کە خواهی پەروەردگاری پێی بەخشیون و خۆشەویستی دی و ئیمان و جوانکردنەوەی و ڕقبوونەوە و قیزەوەرکردنی کوفر و فسق و عەسیان و تاوان ئەمە فەضلێکی خواهی پەروەردگارە ئەم خەیریان دەستکەوتووە فضلا من الله ونعمة خوي برجار فهمت ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا بوي هيج مسلمانك نابي لسر هيج عملك صالح وابزاني خويتي وابزاني شونيجك كي ذكرك كي طاعتك كي قرآن بركي هرشتيكي بزانا ما فضلي خوي برجار ونعمتي خوي برجار خوي برجار فهمت ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا أجر فضل ورحمتي خوي برجار نبي هيج كسيك ليونات وأنا تزكي وتربية ورجري ناخي خوي باكل هەموو فیتەن و دنیا و شیطان وانە هەیە کە تۆ خوای پەروەردگار بە مسلمانێکی مستەقیم و لە خواترس و ئەهلی تەزکیە و تربیە و ئەخلاق جوانی بی ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا ولكن الله يزكي من يشاء ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا فضل ورحمة خوي پەروەردگار نبي شوني شيطان كون بويا وما بكم من نعمة فمن الله هيش نعمة يجني إلا
لە خوای پەروەردگارەوەی. بۆیە ئینسانی مسلمانە بێ شاکر بێ بەرامبرن بە نعمەتەکانی خوای پەروەردگار. وەلێرە جگە لەوەی کە ئەبێ شاکریش بێ بەرامبەر بە نعمەتەکانی خۆی پەروەردگار، ئەبێ مسلمانێک ئەبینێ لە تاوانێکە لە خراپەیەکە ئەو مسلمانە سوک تەماشای ئەو مسلمانە نەکا کە صاحبی تاوانێکە و خۆی لا گەورە بێ ئەوی لا هیچ بێ و کەم بێ و سوک تەماشایکە. لەبەر چی؟ لەبەر خۆی پەروەردگار تۆی موفق کرد دوعای هیدایەتیش بۆ ئەو بکە بەچاوی بەزەیی و ڕەحم و سۆز و تەعاون لەگەڵا بکە و شکری خۆی پەروەردگاریش بکە لەم نوقتە تۆ موفقی. ابن قەیمە فەرمێت جار وهەیە مسلمانێک تووشی تاوانێک بووە شخصێکیش شەو نوێژ و تاعات و عیبادەتی هەیە. ئەو مسلمانی کە تووشی تاوانێک بوو هەست بەواکە خۆی هیچە، زۆر کەمە، زۆر زەعیفە، زۆر هەست بە خەجاڵەتیەکە، هەست بە نەدەم و پەشیمان بوونەوەکە، هەست بەواکە کە ئەم بەرامبەر خوای پەروەردگار زۆر خەجاڵەتە، زۆر خۆی بە هیچ زانێ. ئەم خۆ بە کەمزانینە و هەستکردن بە تاوان و خراپەکاریە زۆر گەورەی لای خۆی پەروەردگار کە ئەمە لە دوایەوە نەدەم و پەشیمانەوە تەوبە لە دوایەوە دێت. تەمان تەوبەی نەدەم و تەوبە ئەڵێ لەوە ئەچێ خوای پەروەردگار بەو تاوانەی شتێکی لە دڵی ئەو دەرکرد بێ لە ناخی ئەو دەرکرد بێ ئەوی ڕزگار کرد بێ لە نەخۆشیەک کە تۆ پێی مبتەلای، نەخۆشی عوجب لە خۆبایی بوون، ئەو بەهۆی تاوانەکەیەوە ئەو عوجب و لە خۆبایی بوونەی نەما ئەو هەست بە خەجاڵەتێکی گەوراکە، تۆش بەهۆی تاعەتەوە هەست بە غروورێکەکەی عوجبێکەکەی. خوای پەروەردگار ئەوچی بەهۆی ئەو تاوانە ئەوی ڕزگار کرد لە نەخۆشیەک کە لە تۆ هەیە. بۆیە ئینسانە بێ دایم بە چاوی هەموو تاعاتەکانی لە خوای پەروەردگار بزانێ، هەموو هەڵە و خراپەکارەکانیش لە خۆی بزانێ و بە چاوی ڕەحم و بەزەیەوە تەماشای ئەهلی عسیان بکە و هەوڵدا نەسیحەتیان کە ئامۆژگاریان کە نەک تەکەبوریان بەسەرا بکە. فضلا من الله ونعمة والله عليم حكيم. خوای پەروەردگار علیمە و دڵدەرۆنی هەموو کەسێک کێ شایستەی ئەوەیە کە کێ شکری نعمەتەکە خوای پەروەردگار موفقی کە علیمە پێی و حەکیم هەموو شتەکانیش لەسەر ئەساسی حکمەتە و شت لە شوێنی خۆی دائەنە خوای پەروەردگار تەواوی حکمەتی هەیە. وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله. أجر دو طائفة لأنهم مسلمانان شريان كرت واجبي مسلمانان شيء فأصلحوا بينهما واجب وهيك صلحا بينهم بايان كان بلاي قرآن ولا سنتي بما وصل مصلحيان لنيوانا بكن. فإن بغت إحداهما على الأخرى أجر يكي كان ظلمي كرت بان كريم ولا صلح تلا دوای صلحەکە بیکاوە کۆن دەزانیان ئەڵە فەرمانیان نەگەڕێتەوە تەسلیم نەبێ وظلم و بغیا و تعدا بکە. فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي ئەو کاتە قیتال لەگەڵ ئەو کەسە ئەکرێ کە ظلمی کردووە حتا تەفیە إلى تاوەکو بگەڕێتەوە لە ئەمری خوای پەروەردگار حتاوەکو بگەڕێتەوە لە ئەمری خوای پەروەردگار. دوو طائفەی مسلمان شەڕەکەن داوایان لێ ئەکرێ کە بگەڕێنەوە بەلای قورئان و سنەت و سڵح بکرێن. یەکێکیان تعداکە زوڵمەکە سنوورە بەزێنێ بەرامبەر ئەوی تر. واجبی باقی مسلمانان چییە؟ ئیمای مسلمانان و باقی مسلمانان ئەوەیە کە نەئێڵن ئەمە زوڵمە دەستی بگرن لەم زوڵمە حتا وەکو ئەگەڕێت فقاتلوا التي قیتالی لەگەڵاکەن حتا وەکو ئەگەڕێتەوە بەلای چی ئەو زاڵمە ئەو باغیە ئەوەی کە تعدای کردووە سنووری بەزاندۆ زوڵمی کردووە لەسەر طائفەکەی تر مەزلومە لەگەڵ مەزلومەکە ئەبن تاوەکو ئەو دەست درێژکەرە بگەڕێتەوە بەلای حکمی حتى تفيء إلى أمر الله. فإن فات أجراوة فأصلح بينهما بالعدل بعدل صلح أمكن وأقسطوا أمرك أخوي برجال بعدالة إن الله يحب المقسطين. خوي برجال إنساني مقسطي خوشوي مقسطك هاني خوشوي أو عنك عادل عدالة لبيني مع المال خوتها أو ابن تيمية فرميت أجر برجال كتشدوا من ألبانيا كردي بو خاصية كيشي كان هبوا أبي عادل ببرا لا برانبريان إثر عدل لا هموشتك هر كسيك مديرك سروكي ولاتك حاكمك رئيسك يعني لهر جگا وشوين خلقانك لجلدسة باوكك لمال دايكك أو همو يبي إنسان خواهي برغار إنساني عادل ومقصدي خوشوي. طبعا بشرع أقر رويدا لبين مسلمانانا كوتمان وين طائفتين من المؤمنين اقتتلوا فأصلح بينهما يكي كان دزدريجيك ئەبن بە یەکێ بێ مەزلوم یەکێ بە زاڵمە لەگەڵ مەزلومەکە ئەبی دەش بەو زاڵمە بەڵام لەگەڵ ئەمەیە
یەکێک کە زامارە بێ لەم شەڕی نێو موسڵمانانە نابێ ئەو زامارە بکوژرێ یەکێ ڕاکە نابێ شوێنی کەوی نابێ ماڵەکەی بە غەنیمە بەری چونکە مەشەڕی مسلمانە مسلمان و کافر نییە و نابێ ئەمە شەڕێکە بە ضرورەت دروست بووە نابێت تادا پێسەر ماڵ و مناڵ نابێ ماڵەکەی بەری نابێ زاماری بژی نابێت بە دوای ئەو کەسە بکەوی کە ڕای کردووە لێرە پرسیارێک دی ئایا قیتال لە نێو مسلمانانە کوفرە یان کوفر نییە پیامبەر فەرمێ قیتال المسلمی کوفر ئەمە زانایان فەرمویان ئەم کوفرە کوفری دون الكفر و ئەمانە گەورەی خۆی پڕیا بە کوفر ناوی پیامبەر بە کوفر ناوی بردووە ئەم حەدیثە شێگرێتەوە خۆ طائف ئەم طائفە مەظلومەش کە طائفەکەی تر هاتوونەتە پشتیوانیان خۆ ئەمش داخل بە قیتال بوونە بەڵام ئەمە معناه قیتال المسلم الذي لم يبغ قیتالی ئەو مسلمانێک کە هیچ دەست درێژێکی نەکرد تۆ چی قیتالی لەگەڵاکەی ئەمە قیتال المسلم کوفر قیتال شەڕکردن و خوێڕشتنی مسلمان تاوانێکی زۆر گەورەیە وەکو وایە فەکەنەما قەتەل الناس جەمیعا وەکو وایە هەموو خەڵکت کوشت بێ إلا بحق خوي نبي أو إيش تفاصيل إلا الشريعة هاتوا دارا زاني أنا فرمون تفاصيلك هي لسر بابتها مجال معنية زور لسري بشين بالله مروي مجرية فرمين لو كان الواجب في كل اختلاف يكون بين الفريقين المسلمين أجر واجب لحمو خلافه كلاني ودوم طائفة مسلمانة دروس به هروب به واجبك الهرب منه ولزوم المنازل هرقس الماضي خوي دانيشه لما أقيم حد دو طائفة شركة كظالم كي مظلومة أجر واجب وابد دائم كتو دائم دور كيوتو الماضي خوي دانيش الرعب كي أما هيج حقك برباناكري ولا أبطل باطل ولا وجد أهل النفاق والفجور سببا إلى استحلالهم كل ما حرم الله عليهم من أموال المسلمين وسب نسائهم وسفك دمائهم بأن يتحزبوا عليهم ولكف المسلمين أيديهم عنهم واجب مسلمان كونه بين بو صلح بكري شر نكري كيش دروس نبي اگر طائفه كان باغيبو او كاتب زان كاهل علمي قورا لقضي قتال وخلافات مسلمان نابي خلقي است كم قصي تابكا زان كاهل علمي قوريه اهل تقواي قوريه اهل عقل فراوانه اهل اوانا حكمدا اوانا قرار ادن نكهم كسي قصي تابكا امر بداخل العالم الاسلاميه کوشتن بۆ بە قەزەیەکی ئاسان کە جەریمەیەکی زۆر گەورەیە زۆر مصیبەتێکی گەورەیە يعني خوای پەروەردگار فەرمووی ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم جزاكي جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وعد له عذابا عظيما او هەموو شتەی داناوە غەزەبی خوای پەروەردگار لعنەتی خوای پەروەردگار عذابێکی گەورە بۆیە ئینسان لەمە بێ زۆر حەزەر بکە وانا بك يسال زور شون عالم اسلامي ليرا ولا طائفه يقدروا يزبنوا خليك شر وكيشو مشاكل او مصيبتك فتنه يا خوي بردار هم لايك لي باريزي دار درزي مرومان كتايب هذه شلاب بشتاني خوي بردار لا درزي داهت وزيات الدجا بالسلام امباسادين وصلى الله على محمد وعلى اله وصحبه